خۆشەویستان شەوتان باش بێ و سڵاوی ئێمەتان لێبێ لە بەرنامەی فانوسی ڕەمەزان پێتان گەیشتینەوە ئەم شەویش هیوادارم بتوانین لەگەڵ یەکتردا هەم کاتێکی خۆش و بەچێش بەسەر بەرین و پڕزانیاری و لە هەمان کاتیشدا بتوانین ئێوە فانۆسەکان بکەنەوە و خەڵاتە جۆراوجۆرەکان بەدەست بێنن لە ڕێگەی ئەو ژمارە تەلەفۆنانەی کە کەمێک ترێتە سەر شاشەی هیوادارین ئێوە بتوانن پەیوەندی بکەن و بێهیواش مەبن ئەگەر پەیوەندیەکەتان پێوە ناگیرێ لە فەیسبوک کۆمنت بکەن ئەوەی کە هەمیشە شەوانی تر کە زۆرترین کۆمنتی نووسیوە توانوێتی ببێتە براوەی خەڵاتی تایبەتی بەرنامەکەمان کە بێگومان خەڵاتەکانیشمان خەڵاتی تایبەتن. دەمەوێت سەرەتا سوپاسێکی سپۆنسەرەکانمان بکەم. یەکەم سپۆنسەرمان کۆمپانیای IQ وەکو خێراترین هێڵی ئینتەرنێت لە هەرێمی کوردستاندا ئەوەی کایەوێت چێژ لە ئینتەرنێتی ڕاستەقینە و خێراوە بگرێت ئەوە دوو دڵی ناوێت دوو دڵی قەت پەشیمان نابیتەوە ئەگەر بڵێ ڕۆژێک لە ڕۆژان لە بەرنامەکەی فانۆسی ڕەمەزان گوێم لە ئاری بووتی IQ و پەشیمان نابیتەوە ئەگەر پەشیمان بوویتەوە وەرن بەلای من لەبەرەوە پەشیمان نابیتەوە لە IQ لەبەرەوەی خێراترین هێڵی ئینتەرنێتە ئەگەر بێت و لە ماڵەکەتدا هەبێ قەت خاو نابێتەوە. یەکێکی تر لە سپۆنسەرەکانمان کۆمپانیای بلاگودا کە بۆ کاری تەختە و دیکۆراتی تەختەییە بۆ نمونە مێزی تەلەڤیزۆنت دەوێ کانتۆر دەوێ کەوانتەر دەوێ جێپێڵاوت دەوێ هەر بابەتێک لەلای ئەوان تۆ بەس دیزاینەکەیان لە خەیاڵت پێ بڵێ ئەوان بۆت دەکەن بەڕاستی و ئەم شەوی بێگومان خەڵاتی تایبەتی ئەوانمان هەیە. دەرمانخانە و کۆزمەتیکی ئەڤێرا کە بێگومان لەسەر ڕوبەری 1300 مەتر دووجام دەرمانخانەیە ئەوەندە ڕوبەری بیناکەیان شوێنەکان گەورەیە کە ئاچیتە ژوورەوە چەندین بەشیان هەیە پزیشکی تایبەت لەوێ هەن ڕێنمایی دەکەن لەوەی کە هەر بوارێک دەتەوێت دیتر بواری جوانکاری بێ یان بواری دەرمان بێ واتە وەک وایە لەوێت تۆ پزیشک لەوێ ڕێنماییت کا بڵێ چ دەرمانێک بەکارهێن یان چ جۆرە بوارێکی جوانکاری بەکارهێن. هۆتێل و سپای تایتانی کە بێگومان لە شاری سلێمانی ئەوانی جێکی تر لە سپۆنسەرەکانمان بە سوپاسەوە بۆیان ئەمانە و سپۆنسەرانن کە لەگەڵمانن با درێژایی شەو و خەڵاتی تایبەتی دەستگای میدیای کورساتیشمان هەیە بیرمان نەچێت لەنێو بەشێکی زۆر لە فانۆسەکان ئێمە هەندێک بواری نەختینە و کاش و پرسیاری دوو هێندە و پێنج پرسیار و هەندێک بابەتی تریشمان هەیە ئەوانش خەڵاتی تایبەتی دەستگای میدیای کورساتن بۆ ئێوە اینجا دەست دەکەین بە وەرگرتنی پەیوەندیەکانمان. یەکەم پەیوەندی لە هاوینە هەواری دوکانەوە کاک محەممەد وەرەگرین. کاک محەممەد شەو باش. شەو باش کاگاری چۆنی باش چۆنی بە قوربان کاک محەممەد ئەحواڵت چۆنە؟ باشی زۆر یاخوا باش کاک محەممەد ئەگەر لوت بخورێ عنی چی؟ ئەگەر لوت بخورێ ئەڵەن دەستی ڕاست بخورێ عنی پارەیەتە جێگای دەستی شەب بخورێ چوزانم پارە ئەڕوای لوت بخورێ عنی چی؟ وەڵا لوت بخورێ عنی بۆنی خۆش بخورێ ها؟ یعنی بۆنی خۆش دەکەیت بۆنی خۆش برادران لە پشتەوەڵە یعنی زەمەکرێ زەم وەڵا ئێوە قاینا گردنی خۆش وازابێ هەر کەسە زەمەکە گردنی ئازابێ باشە؟ ئایسی باش کاک محەممەد لەگەڵ ئامادەکاری بۆ جەژن چۆنیت؟ وەڵاوە هەر خەریکی ئایسیابێت بە هیوادارین جێژنێکی خۆش بێ و هیوادارین لە هەموو گەلی کوردی جەنابتان پیرۆز بێ. زۆر سپاس لە هەموو لایەک پیرۆز بێ پێما بێت بەیانی هەر تاواکەری مانگی ڕەمەزانە بەپێی سعودیە بێ بەیانی تاواکەری مانگی ڕەمەزانە و دوو بەیانی کە هەینیەکە یەکەم ڕۆژی جەژنی ڕەمەزانی پیرۆزە لە ئێستەوە پیرۆزبایی خۆمان لە هەموو کوردیەکەی لە هەر شوێنەکان. کاک محەممەد وەکو یەکەم پەیوەندی یەکەم فانۆسمان بووە کاتۆ بزانین بەختی ئەڵێ چی؟ وەڵای کاگاری حەزمان لە ژمارە 15 ژمارە 12 بۆ کاک محەممەد ئەکەینەوە لە دوکان ئەمڕۆ و دوێنێ زۆر خۆش بوو ئەگەر ئاوها بڕوە پێما بە کەبرەکانی دوکان بەرناکەی وایە؟ خۆش بێ. کاک محەممەد هەر لە ناو دوکان خۆی ئەرەوەڵا لە ناو دوکانی کاک محەممەد تۆ بڵێ چی بەس گوێ لە من بگرە بەڵێ تۆ دوای جەژن بڵێ چیەکەی دوای جەژن تازە فریای جەژن ناکەی پێ جەژن فریان ناکەی باشە؟ بەڵێ دوای جەژن بە بەهای 400,000 دینار ئیتر پێ خۆشە دیزایانی تەلەڤیزۆن ئەڵێ مێزی تەلەڤیزۆن ئەڵێ کەوانتەر ئەڵێ نووسن ئەڵێ هەر بوارێکیانێکیان اختیارکە بە بەهای 400,000 تۆ خەڵاتی تایبەتی کۆمپانیای بلاگودت بۆ دەرچووە پیرۆزبایی دیەکەی لە زۆر سپاس هەرڵا دوای جژن تازە فریان ناکەون بخوا دەستی چاوت خۆش بێ و سەرکەوتی بیشەخوا ببن بە گرندایزەریش فریان ناکەون وایە؟
دەستەکان خۆشەوەڵا لەبەرەوە هیچ خەڵاتێک نافەوتێ بۆ کاک محەممەد و هەموو ئەوانی کە خەڵاتی بلاگودیان بۆ دەرچووە لەگەڵ کاکە بارانەوان سلااو ڕێز و خۆشەویستیم بۆیان هەیە قسەم کردووە دوای جژن ئەوەی کە تەلەفۆنیشی بۆ نەکراوە و دڵ نەبێت دڵنیا بە یەک بە یەکەکتان ئەوەی کە خەڵاتی لەناو ئەم بەرنامەی بۆ دەرچووە یەک بە یەکەتان بە بەهای 400,000 خەڵاتەکەتان بۆ جێبەجێکرێت لەبەرەوەی کاری تەختەیە کارەکان خۆتان نزانن هەندێکیان هەفتەیەکی پێچێ هەندێکیان 15 ڕۆژی پێچێت تا تەواو بێت لەبەرەوە دڵنیا بن یەکە بە یەکەتان بۆ جێبەجێ دەکرێت خاتوپەروین وەرەگرین لە سلێمانیەوە خاتوپەروین شەو باش شەو باش کاگاریجان تۆ باشی ئەحواڵ شکر باشی ئێمە باشی نەگەریەوە ڕێزی یەکەم شەوتە بەشداری وڵات سلێمانی سلێمانی یەکەم شەوتە بەشداری بەرنامەکاکەی بەڵێ خۆشحاڵی بەزەمێکە هەوڵەین قەیسی و بابەت و ئەمانەمان کڕیوەوانە بەڵێ قەیسی و چوزانم نوقلی جەژن و ئامانە کڕاوە حازرە حاضر لە جەنگاڵێ ئەڵە عتادی لە جەنگاڵە عتادی خۆت بخە عتادی خۆت بخە و خە من نەبێ یعنی ئێوە عتادی خۆتان خسۆ گەربانی جەژن بێ و جەژن نەبێ کێشەتان نیە وایە دەستکی دەراڵە هەر لە جەژنابن پەروین خان لەگەڵێەوە دەخۆت بەرنامەکە لێکەین و دەست نیشتان پیرۆز بێ و ئیشەڵڵا هیوادارین دەستنێکی خۆش بێ زۆر زۆر سپاس بۆ تۆش فانۆسێکیشمان بۆ بکەرەوە با بزانین بەختی تۆڵێکی والله بەختی خۆ بە ژمارە سیێ سی ژمارە سی بەڵێ 3 ژمارە سی بۆ خات و پەروین ئەەکەینەوە بزانین بەختی خات و پەروین پێمان ئەڵێ چی زۆر دابەزی چی بۆ نەمبینی لە پڕەکە بینیم هەستایتەوە ئاروجە خات و پەروین بەڵێ بەڵێ بەڕگەی کورساتت بۆهاتە تۆ باشە بەڵێ بەرگەی کورساتت بواتەوە تۆ بینەری کورساتی وایە بەڵێ بینەری بەرنامەکانمانی ئەگەر بینەری بەرنامەکانمان بیت زۆر ئاسانە و دڵنیا بە وەڵامی پرسیارەکە بۆ تۆ زۆر ئاسانە باشە بەرنامەیەک پێکەوە بینین بەرنامەیەک پێکەوە بینین پێمان بڵە تەنها ناوی ئەم بەرنامەیە چییە باشە ئامادەیت یەک دوو سێ چوار خۆشحالی لە بەرنامەکی نوێی تایبەت بەدەنگی مامۆستای نەمر محەممەد عارفی جەزیری هاتینە بە خزمەتە وە خات و پەروین خات و پەروین داخرایەوە بەداخ ئەو بەرنامەیە بوو خات و پەروین پێما بێ ئاسام بوو تەنها بتوانای ئەم بەرنامەیە چییە خەڵات وەرەگر بەڵام بەداخ هیوادارین توانی پەیوەندیمان پێ بکەیتەوە و ئینشەڵا بەختیاوەرت بێت با پەیوەندێکی تر وەرگرین خات و شیلان وانە خات و شیلان سڵاوە لێبێ لە بازیان زۆر سپاس خات و شیلان چی ئەڵی کەمە خواردو دەنگە تۆ زەکزە خۆی گەورە لە پێشکارگاری دەستخۆشم بەرنامەت لێکەمە مانگیەک پیرۆزە لەگەڵمان بووی زۆر زۆر سپاس بەدڵتان بوو بەرنامەکە چۆن بوو یعنی شەوانە دانیشن بە دیار بەرنامەکەەوە دانیشتم یەکەم ڕۆژ ڕەمەزانەوە خەریک بووم باش لە کۆتایە بۆ وەرگیرە دەی لەخوا بەزارێ هەمیشە هەر لە خۆشییا بن لێسەوە جەژنتان پیرۆز بێت تۆش فانۆسێکمان بۆ بکەرەوە و بەشکوی شەڵات جەژنانەیەکی باشی تیا 21 دێ ئیشەڵڵا ژمارە 21 بۆ خات و شیلان سابیر ئەەکەینەوە لە بازیانەوە بزانین ژمارە 21 چیتە ژمارە 21 چی و داناوە لە مێشکی خۆت خات و شیلان واللهی هەچیە بێ هەرچێک بە بڵە خوانەی بڕێ وایە خوانەی بڕێ وایە خات و شیلان جەژنانەی تۆ لە بەرنامەی فانۆسی ڕەمەزان دیاری کۆمپانیای ئایکیوە بۆ بەڕێستان یەک مانگ ئینتەرنێتی بێ بەرامبەرە پیرۆستان بێ خات و شیلان زۆر زۆر سپاس بۆ پەیوەندێکت دەست خۆش خات و شیلان خۆشەویستان ئێمە 5 سپۆنسەرمان هەیە لە نێو بەرنامەکەیە یەکەم سپۆنسەرمان کە سپۆنسەری گۆڵدمانە بە سپاسەوە کۆمپانیای ئایکیو من بۆ خۆم لێرەوە دانی پیانم کە تا ئێستا هەر ئایکیو بەکارێنم لەبەرەوەی ئەزانم هێڵەکەم زۆر ئاسوودەم لەگەڵیاندا تۆش بتوانە هێڵەکەت بکە بە کۆمپانیای ئایکیو تاقیکەرەوە بزانە ئایکیو ئەڵێ چی یەک مانگ بەکاری بێنە جارێکی تر بڕوا ناکەم بتوانی 3 ڕۆژ ئەگەر هێڵە نەبێ بەکاری نهێنیت یعنی پڕی نەکەیتەوە بە خێرایی ئەمە لۆگۆکەیانە و ئەوەی کە لۆگۆی ئەوانی ژۆکو ئێستا کاک خەید خات و شیلان خەڵاتیشی ئایکیو بۆ دەرچوو خەڵاتی تری شانەی بێگومانەوەی دۆزیەوەتوانێ خەڵاتی چوانۆر بگرێن
کۆمپانیای سەفرە پێمە بە یەکەم جار بیرم چوو کۆمپانیای سەفرە یەکێکە لە سپۆنسەرەکانی تری گۆڵدمان لە بەرنامەکەیە بە سوپاسێکی تایبەتمان بۆ کۆمپانیای سەفرە کە فیدباکمان بۆ هاتوتەوە کەسانی کە ڕۆیشتون لێ بە بەهای 180,000 کەرەستە و بابەت هەڵدەگرن ڕازی بوون لە کەرەستەکانیان بازاڕیان زۆر تەواوە لە کەوتکەچایەکەوە هەتا هەموو شتێک لەوێ هەیە پێز ناکە خوب بخیتەوە جەنجاڵیەی کە ئەچیتە بازار و ناو قەرەباڵغی بازار بەڕاستی من دوو ڕۆژاچم بە بازار بەڕاستی هیلاکە زۆر بەڕاست قەرەباڵغە ئەوەش دۆگوکانە کە لەسەر شاشەیە ناو بناو کۆمپانیەکان باز دەکەینەوە کاک کەمال وەرەگرین کاک کەمال لە سلێمانی وانە بەڵێ چۆنی کاک کەمال جان ڕاستەکەمەوە چۆن باشە حاڵت باشە ڕاستەکەم جێژنی ڕەمەزانتان پیرۆزێت لە خۆشت پیرۆز بێ لە ئێستاوە کاک کەمال گیان چاوت ماچەکەین کاکە کەمال گیان لەگەڵ ئێستا کەلوبل و کەرەستە و هەموو شتێکتان کڕیوە تەواو کێشەتان نییە وڵاهی هێندێکمان کڕیوە هێندێکمان نەکردیوەوە ناوە بەقی ناکە گرنگەوەی فریاب بکەون بەس باشە جارێت تا ئێستا وازەمێک لە نەبوو تۆ کە باین جەژنە کاک کەمال جان فانۆسێکمان بۆ بکەرەوە 28 ژمارە 28 بۆ کاکەمالەکەینەوە کەمێکی تر پێتان نەڵێم یعنی ئێستا پێتان نەڵم تەنها بنووسن نەورۆزی کوردان لە فەیسبوک بنووسن نەورۆزی کوردان ئەوەی زۆرترین کۆمنت بکات سبەی شەو یەک مۆبایلی زیرەک خەڵاتیەوە یەک مۆبایلی زیرەک خەڵاتی ئەوە تۆش کاک کەمال هیوادارم بتوانی کۆمنت بکەیت نەک تەنها هەر پەیوەندێکە بڵێیت کاک کەمال بەڵێ ویستە بڵێ چی کاک کەمال کاک کەمال دەنگەکەت خەقی پێ بەڵێ ئێستا باشە کاک کەمال هاتمەیەرە ئێستا باشە بەڵێ زۆر باش ئەوە جارجار لە شوێنی خۆ بچوڵی دەنگەکە باشە بێ کاک کەمال شوێن ناسی بۆ هاتوتەوە شوێن ناسی شوێنێک دەبینیت باشە تۆش بۆمان ئەناسیتەوە شوێنە کوێ شوێنەکەمان بۆ ئەناسی باشە یاڵە با بزانین ئەم شوێنی کە لەسەر شاشە هەیە یەک ناوەرەگرم کاک کەمال هاوڕێیانی کۆنتڕۆڵ سی چرکەمان بنێ ئەو سی چرکەی کە منە یڵم لەسەر شاشە حسابێکم کاک کەمالجیان لەسەر جەنابەت کە وێنەکەەوە یاڵە هاوڕێیان سی چرکەمان بەرێ یەک ناو وەرەگرم کاک کەمال پەلە نەکەی لە ناو باشە یەک ناو وەرەگرم ئەم شوێنە کوێیە ئەو شوێنە قەڵای هەولێر ئەو شوێنە قەڵای هەولێرە تەواو دوا وەڵام بەڵێ دوا وەڵام زین واش ئێکسە وەڵامەکەمان بنێ قەیناکە باسی چرکەکەی تاوا نەبێ بەرەو جەژ نەچین قەیناکە با هاوکار بین و هەرچەنە هاوکاریش بووین ڕاستی وانێکا کەمال دەستم قورسە کاک کەمال من کاک کەمال پیرۆزە تۆ بیتە براوی 75,000 ئەوە قەڵای هەولێرە بێگومان دەستت خۆش بێ سەرکەوتوو بیت کاک کەمال جان پیرۆزە خەڵات خان لە سلێمانی خەڵات خان چۆنی بە قوربان چۆنی دەنگ و باسە چۆنە ناوت خەڵاتە یانە بێت تۆ خەڵاتمانکە یانە بێ تۆ خەڵاتکەی نەکێشی وایە خۆت و شانسی خۆت تەنها لە یەک شتیانە تۆ توانی خەڵاتمانکەیش ئەوەی کاڵین تۆ پرسیار بکە ئەو بڕگێت بۆ بێتەوە ئیشەڵڵا ئەگەر بۆ بێت یاڵا خەڵات خان بۆ جەژن جلی کوردیتان ئامادە کردووانە حازرن بۆ نەورۆز وایە یاڵە خەڵات خان فانوسێکمان بۆ بکەرەوە چواردە ژمارە چواردە بۆ خات و خەڵات ئەکەینەوە فانۆسێکی زەردە و بزانین لە نێو فانۆسەکەی خات و خەڵاتدا دەڵێ چی خات و خەڵات لە سلێمانی وایە خۆت و یەکێکی تر سبەینێ هەر سبەینێ ئێوارەکە ئەچن بۆ تایتانیک باشە سبەینێ لە تایتانیک ئێوە داواتن باشە سەرکەوتوو بن و پیرۆزە بەس سبەینێ تکایە خەڵاتەکانی تایتانیک سبەینەکەی تر کۆتا ڕۆژی مانگی ڕەمەزانە ئەوانیش ئەکسپایران داناوە دەست خۆشخات و خەڵات زۆر زۆر سپاس پیرۆزە بۆ تۆ خۆت یەکێکی تر بڕۆن مناڵ مشکلە نیە خوار 5 ساڵەوانە کێشەی لەگەڵ خۆتانە بیبن هەنی خان وەرەگرین هەر لە سلێمانیەوە هەنی خان چۆنی بە قوربان
تۆ چۆنی کاگاری باشی شکور ئەحواڵی تۆ چۆنە؟ یاخوا سەلامەت بی. یاخوا هەر باش بن لەگەڵ بەرنامەکەی ئێمەیە چۆن بوون لەگەڵ ڕەمەزان چۆن بوون بۆ جەژن چۆنن الحەمدولیلا سپاس بخوا زۆر باشن. لەخوا بەزیابێ ئێ هەنی خان بەڵێ کاگاری. یاڵڵا فانۆسێک بابزانین فانۆسەکەی تۆ و ئەڵێ چی؟ کاگاری زۆر بێبەختم. بێبەختی؟ زۆریش. وا بەخۆ مەڵێ چی ئەڵێ وایە؟ ئەو ناوز غەڵەتە کاگاری هەنی بڕوانێک هەنی بڕیان. هەنی بڕوا هاوڕیانم بۆمان بکەن بە هەنی بڕوا. هەنی بڕوا. یاڵڵا هەنی خان کاگاری ئەمە سێنجار لە تەلەفۆنەکەم. هیچ خەڵاتێکی وەرنەگرتووە؟ هیچ خەڵاتی بڵێ زۆر بێبەختم. بزانە شۆ بێبەختی؟ یاڵڵا با تاقیکەینەوە. باشە کاگاری هیوادارم بەختتە بێ بەڵام ئەگەروانە بەڵام لاچە ئەگەرێکی تایە سێ پەیوەندی بکەیت و نەتوانی خەڵات بەریتەوە یاڵا فانۆسە بکەرەوە من دڵنیامە شۆ بەختتە بێ. سیانزە خۆت بێبەختی ژمارە سیانزە شەکەیتەوە. هەر زۆر قەیناگەوە ها؟ دیگۆڕمە فانۆسە. کەیف خۆتە ئەیگۆڕی داینەمەوە؟ وەڵی نازانم با بکەم بە ژمارە 23. مایگۆڕە بێبەخت نیت ماڵە ئاوە ماڵە ئابە کواوەنە بێبەختی یەک دیاری کۆمپانیای ئایکی و یەکمان ئینتەرنێتی بێ بەرامبەر بۆ جەنابەت پیرۆزە کو ئەوەنەش بێبەختی سەرکەوتوو بیانی خان هەتوا مەڵێن هیچ مرۆڤێک بێبەخت نییە بەڵکو چانسە زۆر جار ئەم جۆرە یاریانش هەر بۆ خۆشیە ئێمە ئیسومان ئەم مانگی ڕەمەزانە بەڕاستی کاتێکی خۆش بەسەربەرین لەگەڵێکترا وایەوە ماندوون بە ڕۆژ مرۆڤ بە درێژای ڕۆژ ماندووە بۆی بتوانێت کاتێکی خۆش بەرامبەر شاشە بەدەست بێنێت و ئامانجی کورساتی ژەوەیە کۆکردنەوەی خێزان لە دەوری یەکتر و لە چوارچێوەی یاخۆ لە بەردەم شاشەی کورسات. خۆشەویستان تەنها لە کۆمنتی فەیسبوک بنووسن نەورۆزی کوردەواری نەورۆزی کوردەواری سبەی شەو مۆبایلێکی زیرەک خەڵاتی ئەو کەسەیە کە زۆرترین کۆمنتە نووسێ شێری ڤیدۆکەش بکەن شێری کەنا لە خواوەساوشێ بۆی زۆرترینتان هاوڕێیان بیبینن ئەوەش چانسی زیاتری هەیە. لەگەڵتان بەردەوامە بین و چانێکی کورد وەرەگرین و یەک قوم ئاوە خۆم و منەگەڕێمەوە لاتە. خۆشەویستان گەڕاینەوە لاتان لە بەرنامەی فانۆسی ڕەمەزان و لە فەیسبوک بێگومان بچن لە کۆمنت بکەن تەنها کۆمنت بنووسن فانۆسی کوردان هیچی تر تەنها بنووسن فانۆسی کوردان و سبەی شەو تەڵەن کێ زۆرترین کۆمنت بکە ئیتر مەڵێ وەڵات 100 وا هەیە 1200ەکە زۆرترین کۆمنت ناوی ئەچێتە سیستەمێکەوە لەناو ئەوانیشدا یەک کەس دەبێتە براوەی مۆبایلێکی زیرەک بەڵام هەوڵبن شەیری ڤیدۆکە بکەن کۆمنتەکان زیاد بکەن بۆی بتوانن خەڵات بەرنەوە جا دەستەکەین بە وەرگرتنی پەیوەندیەکانمان ئەچینە چەمچەماڵ خاتوڕێیان وەرەگرین خاتوڕێیان شەو باش تو عەلەیکە سەلام ڕێیان خانۆ بزانم دووەم جارتە وایە بەڵێ دەنگە ناسمەوە ڕێیان خان چۆن بوو چۆن توانیت پەیوەندیەکە وەرگری جاری پێش و خەڵاتت برد تۆ با پرسیارەوەش بکەم بەڕاستی بەڵێ ئاڕۆڵا بگەم ئەیدی ئیشەڵام شەویشتانی بەخت یاوەرت بێ و خەڵات بەریتەوە باشە یاڵڵا فانۆسێکمان بۆ بکەرەوە بزانین فانۆسی ژمارە چە تامان درێژ بی ڕێیان خان ژمارە حەفدە ژمارە حەفدە بۆ خاتوڕێیان ئەەکەینەوە لە چەمچەماڵ کە ڕۆژی لەدایکبوونێت هیواداری نێمە شتوانین خەڵاتی ڕۆژی لەدایکبوونت بکەیت کە پێشەوەی تەلەفۆنەکە بکەیت بیرت لە چیەکەدا ئەتو تۆ بڵێ یان تۆ بڵێ فلانەشتم بۆ بێتەوە چیت لە مەشی خۆت دانابوو مۆبایلەکە مۆبایلت هەیە نیتە دەمنیش پێتەڵەم پیرۆزە تۆ بیدە براوەی یەک مۆبایلی زیرەک
باشە زۆر سپاس. پیرۆزە خات و ڕێیان سەرکەوتوو بیت بەیواوم بتوانی بە باشی بەکاری بێنیت و هەمیشە سەرکەوتوی کۆمنتیشت بیر نەچێ ها ئەبێ کۆمنت بکەیت مەرج ناس قاسم هەر لە چانسەماڵ یەک دوو گەڕک ئەو لای ماڵی خات و ڕێیان ناس خان چۆنی چۆنی بە قوربان ئەحواڵت باشە یاخوا باش ئەوانەی دەوروبەرت چێن دانیشتون لەگەڵ تا چەند نەفەرن لەوێ ماشەڵڵاتان لێ بێت ئەیسەوە جەژنتان پیرۆز بێت اینجا فانۆسێک پێرەوە و تۆش بەختی خۆ دۆک و خاتوڕێیان تاقی کەرەوە بەشک و بەختت باش ژمارەدا بۆ خات و ناس ئەکەینەوە و بزانین ژمارەدا ئەڵێ چی ژمارەدا ئەڵێ خات و ناس لەگەڵ خات و ڕێیانە هەردووکتان ڕێبکەون ژمارەکەی تر بدۆزنەوە دوو گەڕێک وڵاترتانە خات و ڕێیان جەمیل تۆش ناس قاسم باشە بەیەکەوە وەرم بۆ سلێمانی تۆش بوویتە براوەی خەڵاتی یەک مانگ یەک مانگ نا خەڵاتیشی ئاڤێرا خەریکە ئەڵەم ئایچوو قەی ناگەشتەکانیان بۆ چەند مانگێک بەکارێ پیرۆزە بێت بۆ چەندین مانگەتوانیت بەرەمەکانی ئەوان بەکار بێنیت زۆر تایبەتن ئیتر لە بواری جوانکاریە لە بواری دەرمانە هەر بوارێکی تر مەیکەپیان هەیە چوسانم سوورا و سپیا و ئەم شتانە نازەمەوەی کە پەیوەندی بە خانمانە ئەچینە هەولێر ئەولێری خۆشەویست پایتەخت خاتوارە زوو وەردەگرین خاتوارە زوو کوی ئەحوارت یاخوا باش لە چی گەڕێکێکی لە هەولێر خاتوارە زوو گەڕێکی بەهار گەڕێکی بەهار سڵاومان هەیە بۆ دانیشتوانی گەڕێکی بەهار و هەولێری خۆشەویست بۆ جەژن ئامادەن تەواو هەموو شتێک ئامادەیە هەموو شتێک ڕاوە لەخوا بەزارێت ڕەمەزانیش ئیتر وردە بەس بینەمان ماوە شکور بۆ خوا لە هەولێریش ڕەمەزان زۆر تایبەت بوو وایە شەوان بە تایبەت یاڵە فانوسێکمان بۆ بکەرەوە و پێشمان بڵێت چەند هەموو شەوەکان بینەرمان بووی بەڵێ هەموو شەوەکان ینی گەل لە نوێشتە دەمێت پەیوەندێکە وەربژێر حەمدولیلا ئەو تارەوە دەی لەخوا بەزێت لەخوای بەزێت یاڵە فانوسێکمان لە بۆ بکەوە سیازدە ژمارە سیانزە وەڵا کراوەتەوە ئەوە خات و ئارەزوو سیانزە و چواردە و دوانزە هەمووی دوانزە سیانزە چواردە کراوەتەوە دەش ڕقم چوار هەیە ڕقم چوار بۆ خات و ئارەزوو لە هەولێر لە گەڕەکی بەهار ئەکەینەوە و پێڵێن خات و ئارەزوو پیرۆزت بێت تۆش بوویتە براوەی خەڵاتێکی تایبەتی دەرمانخانە و کۆزمەتیکی ئەڤێرا کە سوورا و سپیا و مەیکەپ کرێم حەچی بواری جوانکاری هەیە لای ئەوان هەمووی کوالیتی و مارکەن باشە پیرۆزت بێ خات و ئارەزوو لە هەولێری خۆشەویستەوە سوپاس بۆ پەیوەندەکەت سەبرێ خان لە سلێمانیەوە سەبرێ خان چۆنی بە قوربان سەبری خان ئەوە لە کوێ سەبری خان بۆ دەنگێنیە ئەوەتە دەنگم هەیە باش چۆنی سەبری خان باشی باشم لە قوربانیەوەی بیاخوا یاخوا باش بی بۆ جەژن شتەکان حازرە هەموو شتێک بازێکی حازرە بەڵێ قەیسەکە حازرە قەیسێک ئەوە هەربێ قەیسی لەگەڵا بێت جەژنان بەخواتەوێ لەگەڵ یابێ بەڵێ شەکری تێکەی یاتەی ناکەی وڵاتی یەکەم وڵای شەکری تێکی من نایخۆ ئەوە نەهاتم بە ماڵتان سەبری خان وەرە سەکری تێ ناکەم با قوربانم خۆتان شەکرن سەبری خان هەر لە جەژ نابن ژمارەیەکمان بۆ بکەرەوە فانوسێکمان بۆ بکەرەوە بابزانی بەختی تۆڵە چی ژمارە حەوت حەزەکەمەوە بڕگەیە بێ کە خۆم پرسیارکە کە چی حەزەکەی ئەو بڕگەیە بێ چی خۆم پرسیارکە تۆ پرسیارکەی وانە بەڵێ ئەی هاوار خۆشەویستانی وادارەمەوە بڕگەێنە بێت چکە دڵنیام خات و سەبری زۆر بە باشە خۆی ئامادە کردووە بشەو ئەوە نییە بیگۆڕم ئەڵم ئەو بڕگەی نەهاتوتۆ بیگۆڕم فانوسەکە
ها بدڵی تۆ یاعی چانسێکی تریش تێمە قەی ناکە دەوی گۆڕە دەیاڵە ژمارەی کەم بۆ بکەرەوە دەی بدڵی خۆ ژمارێکم بۆ دانێ وەڵا هەل بەدڵی خۆم باوەڕکە من نایزانم دەی 15 باڵێ وەڵای هاوڕێیان ئەوە هاوڕێیان زای لە جۆماڵێن چی سەبری خان باڵێ ئەڵێ بۆچی هاوکاریەکەی بەڕاستی حەزەکەم ئەو پرسیارێکی دایناوە لێم بکە زۆر حەزەکەم وڵی دەزانیتی لاوەڵی ڕەمەزانە من تەلەفۆنەکەم ئایشە تەقدیاوەرم بوو یاڵا ئاشتوانم وەرگێش بکەین یا ئەمە وەڵ باب معاملەکەین وەرە سەبری خان مەز لە پرسیار وشت بێنە معاملە با بکەین معاملە وانە زەڵێ دەی زەڵێ باش سەبری خانم فانۆسەی جەنابتە باشە ئەوێ ئەتوانی دیارەکەت بفرۆشیتەوە ئەشتوانی بڵێ ناو وەڵڵاهی نایفرۆشمەوە و چی تیاوێ ئەواکەمەوە باشە وڵای تەخواتی بە نسیب کردبووم هەرەوەی هەر ئەوەیە نایفرۆشم نایفرۆشی خواتی بە نسیب کردبووم هەرەوە چۆن کاک هاوڕێ بۆ سەزان کاکەوڕ باش کاکاوڕێ پێشنیارێکی بۆ تێ کاکاوڕێ دەرهێنەر لە جۆما باڵێ هەڵێ و پرسیارەی کە خات و سەبری ئامادەی کردو ئەتوانێت و پرسیارە بکە ئەگەر نەمانزانی وەڵامەکەی 100,000 ئەینی باڵێ ئەیجای ئەوە ئیتر ئەوەش هەڵبژاردنێکی ترە و ئەم هەڵبژاردنە شت هەیە پانۆسەکە شت هەیە کامێنەڵێ ئەوایانەکەی یاڵە هەرە سا بەچی بە نسیبکەرەوە قەینە پانۆسەکەی خۆ باڵێ باشە بە خۆ مەراقمە مەراق ئەڵە دڵمە تەقێ نەزانم بۆ پرسیارە چییە قەی ناکە هەر پرسیارەکەم لێ بکە باشە تخوا باشە فانۆسەکە بۆ بکەمەوە باڵێ بە 75 نایفرۆشی فانۆسەکە و بە 75 نایفرۆشی ئەمە چی شێخە و مەلانیە شێخە و مەلانیە مەلاکە و ماسی نیە مەلەشەکە و ماسی نییە شێخە و مەلانیە و مەلەشەکە و ماسی نییە باڵێ شێخە و مەلانیە مەلەشەکە و ماسی نییە باڵێ ئای باوکە خۆ من لە بەرنامەی ئاوم بڵێ شێخە و مەلانیە و مەلەشەکە و ماسی نییە هەر دەشتێ بڵێن هاوڕێن لە جۆما هیچ هەمی وەستاوە خات و سەبریە خات سەبریە فانۆسەکە و بۆ بکەمەوە باڵێ باشە تۆمان پێ بڵە وەڵامەکەی چی بۆەوە دە پێم بڵە وەڵام مەحشی شێخ مەحشی باڵێ ئەو شێخ مەحشیە خوریە باڵێ ئێ باشە بۆستە بۆس شێخە و مەلا وەڵا ڕاستەکەی شێخمە ماسیەک مەلەشەکە و ماسیش نییە ناخەواش ئافرین دەست خۆش خات و سەبری وەڵا بژ تاو فانۆسەکە و بۆ بکەمەوە باڵێ 100,000 بەمەیە ئەوە بۆ بکەمەوە 100,000ەکەم بەرێ 100,000ەکە تەوێ پیرۆزە تۆ بوویتە براوی 100,000 خات و سەبریە دەبڕێ من نەمزانی وەڵامەکەی بەڵام مابزانین فانۆسەکەشە چەنی تەیە باشە باشە بە قوربان بۆ خۆشی هەر 100,000 تیا بوو پیرۆزە بێ باشە بە قوربان دەست خۆش خات و سەبریە جاچە ڕاوەش خۆشە تۆزە هەندێک پرسیاری گیری لێ بکەن خۆشەویستان لە فەیسبوک بچنە فەیسبوک کۆمنت بنووسن تەنها بنووسن نەورۆزی کوردان نەورۆزی کوردان زۆرترین کۆمنتکەن زۆرترین سبەیشە و مۆبایلێکی زیرەک خەڵاتی ئەو کەسەیەکە زۆرترین کۆمنتە نووسێ وچانێکی کورد وەرەگرین دوورمەکەونەوە گەڕێنەوەلاتان و دەست دەکەین بە وەرگرتنی پەیوەندیەکان خۆشەویستان گەڕینەوە وڵاتان لە فانۆسی ڕەمەزان و هیوادارم ئێستا مۆبایلەکەت بگری بەدەستەوە ئەو ڤیددیوەیە لە پەیجی کورسات هەیە ئێواتوانن بچن لە خوارەوە تەنها بنووسن نەورۆزی کوردان بۆ ئەوی سپەیشە و خەڵاتێکی تایبەت یان مۆبایلێکی زیرەک ببیتەوە هەوڵ بە ڤیددیۆکە شیر بکە بۆی هاوڕیانت بیبینن و ئەوانیش بتوانن سوود وەربگرن لەم دەفەتە و زۆرترین کۆمنت
چانسیەوە دەداتێک کە بتوانیت مۆبایلێکی زیرەک بەریتەوە. دوێنێ شەو زۆرترین کۆمنت بۆ خات و ئەڤین ئازاد بووە. ئەڤین ئازاد هاوڕیانم لە سۆشیال میدیاڵەن ئەڤین ئازاد توانیتی زۆرترین کۆمنت بەدەست بێنێ و خەڵاتێکی تایبەتی دەرمانخانە و کۆزمەتیکی ئەڤێرا پێشکەشی جەنابیان بێت کە توانێتی زۆرترین کۆمنت بنووسێت پیرۆزبایی لە خاتو ئەڤینەکەی. بەردامە بین لەگەڵ تاو ئەگەڕێنەوە لە سلێمانی خاتوچیا وەرەگرین. خاتوچیا شەو باش. شەوی دۆش باش بەڕێزم. چۆنی بە قوربان؟ سەلامەت بیاخۆتۆ باشی شو. لەگەڵ ئامادەکاری بۆ جەژن ناچۆنن؟ سپاس بۆ خوا باشین شو. یاخوا باش. حەستە کردبانی جەژن بێیان نا؟ وەڵا حەزمە کردشم جومعە جەژن بێت. جومعە حەزەکە و تاوە. ئامادەکاریەکانم تەواو نەکردووە. حەزەکە و تاوە. جومعە نییە؟ با ئینشاءڵڵا. جومعەیە. خاتوچیا یەڵڵا فانوسێکمان بۆ بکەرەوە با بزانین بەختی تۆڵە چی؟ ژمارە 2 بۆ خاتوچیا ئەکەینەوە و بزانین فانوسەکەی خاتوچیا ئەڵێ خاتوچیا جەنابەت لە سلێمانیەوە بوویتە براوەی خەڵاتی تایبەتی کۆمپانیای ئاکی و یەک مانگ بێ بەرامبەر ئینتەرنێت ئەوان. دەست خۆش خاتوچیا زۆر زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت و پیرۆزە. پەیوەندی دواترمان لەرێ وەرەگرین لە چەمچەماڵەوە. لەرێ خان شەو باش. تۆ چۆنی بە قوربان؟ زۆر سپاس. من باشم ئەگەر تۆ باش بووی. جلەکە و لای خات تاوا بووە؟ ئارە وەڵا زۆر تا باشەوە هەر لە خۆمەوە نازانەوە جلەک تەڵانە بێ ئەم جەژنە جلی کوردیمان کردوێ وایە؟ وایە من ئەم جلام شەو بە قەرزی پێڵم برادەرە چی لە یەکێکتری وەرەگری؟ بە قەرزێ ناوم ئەم جلە لە بەرم کردوم شەو ئەگەر ئەسکەن تۆزەوە خاپ چوو کاستەکەم. لەرێ خان یاڵە فانۆسێکمان بۆ بکەرەوە. فانۆسی ژمارە 9 بێ. نۆ فانۆسی ژمارە 9 بۆ لەرێ خان لە چمچەماڵ ئەکەینەوە و بزانم ژمارە 9 ئەڵێ چی ژمارە 9 ئەڵێ تۆ جەنابەت بڕگەی کورساتت بۆ هاتۆتەوە لەرێ خان باشە؟ یاڵە جوان سەیری ئەو بەرنامێ بکە و پێمان بڵێ ناوی بەرنامەکە چییە باشە؟ ئامادەیت؟ ئەوە ئارۆ پیاڵەکەشی بردم مە دیارە چایچی کۆم بووە ئەین کامێرە بەدەستێک و چایەکەش بەدەستی کرد. با سەیری بەرنامەکەکەین لەرێ خان. ئاگادارم تۆ سەیری شاشەکە و ئاگادار. ئەها یەک دوو سێ ئەوە لای جەنابتە یاڵە سی چرکەمان بەنێ هاوڕێن. چی؟ سەیر و سەفەر بینی بۆ دەوە بەرنامەیە؟ هەر بژیت لەرێ خان تۆش بوویتە براوەی 75,000 کاتوماتی مێنە تا مادام بوتی سەیر و سەفەر پیرۆزت بێت سەرکەوتوو بیت دەستت خۆش بێت یەکێک لە بەرنامە جوانەکانی دەستگای میدیای کورسات و ڕوحی هاوڕێشمان شاد بێت. خۆشەویستان پێما بێت دوا پەیوەندی بوو لەرێ خان. لەرێ خان زۆر زۆر سپاس بۆ تۆ بۆ ئەوانشی کە پەیوەندەکانتان وەرگرت سپاس ئەوانی کە وەرتان نەگرتووە سبەی شەویشمان هەیە و سێ شەوی جەژنیشمان هەیە. اینجا باسی سوپرایز کەم بیکەم ئاسایە بە شێوازێکی خۆم ئەوە نەیکردەوە. ئەمە سوپرایزی کەمێکی تری شەوانی ڕەمەزانمانە خۆشەویستان ئەو گۆرانێت ترێندی کە لە هەموو دنیا گوێ لێگیرێت. ڕەمەزان کێیە؟ نەیڵەما؟ قەینا باو تۆزە هەبێت. ئەم شەو هونەرمەندێکی زۆر تایبەت خاوەنی ئەو گۆرانێت تاپان هەرە گۆرانێ نا دەیان و سەدان گۆرانی تایبەتی هەیە بەڕاستی. کەمێکتی لە شەوانی ڕەمەزان لەگەڵ هونەرمەندە خۆشویستە دەست پێ یەکەم دوورمەکەونەوە بەرنامێکی زۆر تایبەت ئامادەیە گۆرانی زۆر خۆش هیوادارم بینەر بن.
شاشە بەجێمێڵن سوپاس بۆ سپۆنسەرەکانمان کۆمپانیای ئایچی و وەکو خێراترین هێڵی ئینتەرنێت لە هەرێمی کوردستان و لە عێراقش بێگومان کە سپۆنسەری گۆڵدمانە کۆمپانیای سەفرا بۆ بازارکردن و ئەتوانی کەلوپەلی جەژنێت ئەگەر بەیانی عارفەیە بڕن لەوێ بازارەکەتان کەن مەچن بۆ جەنجاڵی بازار ئەڤێرا وەکو دەرمانخانە و کۆزمەتیک کە پێما بێ هەر سێشەوەکەی جژنی ڕەمەزان بە کراوەی دەبێت واتە لە خزمەت هاوڵاتیانە بیوەدارم کەس پێویستی بە دەرمان نەبێت کۆمپانیای بلاگووت بۆ کاری تەختە و دیکۆراتی دیزایانی ناوماڵ واروەها هۆتێل تایتانیکیش بێگومانەمانە سپۆنسەرەکانمانن بە هیوایەوەن کە بتوانن ئێوە سوودیان لێ ببینن تا سبەی شەو پێتانەگەینەوە 6 بەجێمێڵن کورسات چەند ڕێکلامێکی بازرگانیە بینین و لەو بەر لە شەوانی ڕەمەزان لەگەڵتان بەرداوام بووم کاتێکی شات.